فەرموو. زۆر سوپاس دەکەم دکتۆر. بەم دانەیەوە 52 دەمەفیزی فەحسی بۆ هێناوە. کاک جەزا سڵاو لێ بێ دەنگ و باس ئیشی نوێ چی هەیە؟ سڵاو لە بەڕێستان وەڵاهی ئێستا حالیان لە خۆ ئامادەکردنین بۆ درامایەکی نەوەئەڵقەیی کە کەناڵی MBC سعودی ئەیکات کۆبوونەوەی یەکەم ئەمە جاری دووەم بوو کۆبوونەوەمان کرد و ئێستا ستافی کارکردن لە خۆ ئامادەکردنان بۆ دۆزینەوەی لۆکیشن و جل و بەرگ و ئەو ئامادەکاری ئەکەن بەنیازم لەو کارە تازەیە بەشدار ڕۆڵەکە و چۆن ئەبێت شخصیاتێکی هەیە؟ واللهی نامەوێت لەسەر ڕۆڵەکە جارێ قسە بکەم چونکە وەکو ئەمانەتێک ئەبێت پارێزێ لای خۆمان بەڵام ئەوەندەت پێڵم کە بیرۆکەکە لەسەر شەڕی نێوان هێزی پێشمەرگە و داعشە. بەنیازی هیچ ڕۆڵێ بژێڕی هاوشێوەی دکتۆر بێ؟ وەڵاهی ئەوە دەرهێنەرەکان ئەزانن مەسەن ئەگەر کارێکی وا هەبی و پێویستیان بە من بێت دەقەکە پەسەندکەم لە خزمەتیانە. دار عمود جاسوس ئەویش لێرە کاوەشمان دۆست لەمە پێش لێیا بینی بیری و ڕۆژانە ناکەی بڕواکەی ئێستا ئەمەنە ناخۆشە ئەڵێن بەس نییە زەمەنێک هە بۆ تۆزێ خۆش بووانی ئێستا ڕابردوەکانی خۆمان بە خۆشە زانین وای داهاتۆ کێشەکانی ژیانەوە نە زۆر بووە فریان ناکەوی حەلیانکەی فریان ناکەی بیریان لێ بکەیتەوە بەڵام کە فەراغێکی دەبێ و بیر لە ڕابردوو ئەەکەیتەوە سەیرەکەی بەڕاستی ڕۆژەکانی پێشوو زۆر خۆشتر بوو لە ئێستا. باشە ئەو سێ وشەی کە بەکارهێنە دار عمود جاسوس واتای چیەگەێنەوە؟ دار عمود جاسوس خۆی ئەو کاتەش زوو باسم کرد لە دایرەیەکە لە ژوورێکی دایرەیەکە سێ مۆزەف بەیەکەون یەکییانەوە بە جاسوسە بەسەر دوانەکەیتەوە ئێمەش سێ چوار کەس بووین هەڵۆ جاسوس بوو بەسەرمانەوە. هیچ لە ماوە سەردانی و کردووە؟ ئەمڕۆ لێرە بینیم و بەڵێ لە دایرە بەیەکەوە جارجار یێتە دایرە لەوێ ژێکترە بینیم. گونجی لەگەڵ ئێستا؟ لەگەڵ یا؟ ئای چۆن کاوە ڕۆحە. ئەو یادەوەریانەی کە لە درامەکانی حسێن میسریە هەبوون ئەو ئاکتەرانێکەتیایە بوون هەوڵتان نەیەوە جای تر کۆ ببنەوە درامایەک هاوشێوەی ئەوانە دروستکەن یا لەگە حسێن میسریەکە خۆیان بردیە مشتێ؟ بەڕاستی بەداخەوە دوای ڕۆشنی ئەو هەر ئەو نەبوو بە تەنها مەسەرەن کاک عەلی توانە مرد کاک تەها خەلیل مرد کاک عەلی نووری مرد یعنی زۆرێک لە ئەکتەرە سەرەکیەکانی ئەو درامانەی ئەو کاتە لە ناوچوون پاشان ئیتر پەرتەوازە بووین بەڕاستی بەشی خاک داخرا وەکو شوێنێکی با بڵێن شوێنێکی کەلەپوریان لێ کرد لەبەر خاتری حسێن میسری و ژوورەکەی چۆن ڕۆشتووە ڕۆژە ئاواوەکو خۆی ماوەتەوە کەلوپەلەکانی هەمووی لەوێ یادەوەریەک لەناو ئەو هەموو درامایەیە کە تا ئێستا لە هزرێنێتە دەرەوە چی یادەوەریەکە لە هزراماوە؟ وەڵای شتمان زۆر هەبوو ئەو زەمەنە بەڵام زۆر تایبەت بوو. وەڵای ئەو کاتە چونکە بەڕاستی وازانم من ئەگەر نەشی لەم بینەر خۆی ئەو شایەتیایە ئەو ستافی کە حسێن کۆی کردبەوە بەڕاستی ئەمەنە خۆشەویست بووین لە ناوی یەکتریا ئەمەنە یەکتریمان ڕێزی یەکتریمان ئەگەر یعنی یەکێکی وەکو کاکتەها ڕێزی کەسێکی وەکو منی ئەگەر من هەم بە هەمان شێوە ئەو هەر شایانی ڕێز بوو بەڵام ئەو بەو وەکو تەمەنیشکە لە ئێمە گەورە بوو هەر ڕێزی یەکەتین خۆشیەکانی ئەو کاتە بەڕاستی بیر ناچێتەوە بەڵام ئەوەی کە زۆر خۆش بوو لە خەیاڵمان ماوە چەند جارێک دیش وازان باسم کردووە لە دیمەنێکی کاکتەهایە دیمەنێکی هەبوو تەلەفۆن بوو جا دیمەنی تەلەفۆن زۆر ناخۆشە وەکو کەلیماتی متەقاطعی لێ ینی تۆ شتێک هەیە تۆ بێ وەڵامی بیتەوە نەسەکەی لە چەکمەچەکەیە دانابوو وەڵا لەو کاتە نەجیبی مسەوەر پاتریەکەی لێ بۆەوە وتی تا پاتری گۆڕی کاکتەها سا چووە ئەولاوان کاکتەها نەسەکەی دانابوو لە ناو چەکمەچەکە ئاوا سەیریەکە بەڵام من و کاوە نەسەکەمان لابر حسێنوتی دەی کاکە با دەست پێ بکەینەوە نەجیب حازری وتی بەڵێ کاکتەها وەڵا کاکتەها دەستی ئایا تەلەفۆنەکە ئاوای کرد نەسەکەی لێ نەماوە ئاوا سەیری کرد تی بەخوایشی ئەوەیە